li gorî pêşbîniyên seqanasiyê baranbarîn li Herêma Kurdistanê bi giştî Evrûkê jî berdewam dibîtin, bi taybetî li Sinûrê îdara germiyan Helepçe û Silêmaniyê kêmtir li Hewlêr û Dihokê. Bi giştî li ser vê baranên vê dimahiyê û bandora wê li ser nehêlana hişke saliyê û vejandina bendavan, kanî û robaran هرچقاس له هیچی چه بو هفتیا درباز بوی ل سنور پارێزگەها دهوکێ لە ناف شارێ دهوکێ و زاخۆ هێژای محەممەد کەمال شارەزای سەقاناسیە ji kelar dipirsim هێژای محەممەد gelek bi xêratiya Kurdistan 24 li gorî pêşbîniyên seqanasiya Evrûke li germiyan êdî li Helepçe û Silêmaniye bi giştî li Herêma Kurdistanê baran dibarît lê rêjeya herî baş li Sinûrê hîn lê dimînin. بزانم وەکی شارەزایەکی سەقاناسیە بارانên vî demî heta çendê xêrin heta çendê şerin bi giştî ji bo kişt û kalê û sektora çandiniyê. Valla سڵاتان لەبێت و بەیانی بینەران و بیسرانی کەناڵی کوردستان 24 باش بەیانی جنابیش باش بێ دیارە سوپاس بەخوای گەورە لە ماوەی هەفتەیەکە شەپۆلێکی زنجیرە شەپۆلێکی باشی بارانبارین ناوچەکانی هەرێمی کوردستانی گرتووەتەوە دیارە لە هەفتەی ڕابردووە کەشێکی ناسەقامگیر لە هەرێمی کوردستاندا دروست بووە و سوپاس بەخوا بڕێکی زۆر باش باران لە ناوچەکان تۆمار کراوە بەڵام بەداخوا دیارە لە پارێزگای دهۆک بەهۆی گەشتنی چەقی نزمە پەستانەکەی درێ ناوەڕاست بە پارێزگای دهۆک جیالەوەی کە بارانی بەڕەحمەت باری بەڵام زیانێکی زۆری مێژووی و کارەساتێکی گەورەی سروشتی مێژووی لە ناوچەکەدا بەگشتی دروست کرد بۆیە بەڵام بە شێوەیەکی گشتی سوپاس بەخوا بڕی بارانبارین بە شێوەیەکی زۆر باش ناوچەکان تۆمار کراوە دیارە لە ئێوارەی دوێنێشەوە شەپۆلێکی تر کە سەرچاوەکەی دەریای سوور بوو داخڵی هەرێمی کوردستان ببوو بە پلەی یەکەم ئیدارەکانی ئیدارەی گەرمیان و پارێزگای سلێمانی و هەڵەبجەی گرتەوە بە پلەی دووهەم پارێزگای هەولێر و ئیدارەی ڕاپەڕین و سۆرانی گرتەوە بە پلەی سێمیش پارێزگای دهۆکی گرتەوە کە کەمترین بڕی بارانی تیا تۆمار کرا بەڵام سوپاس بەخوا ناوچەکانی گەرمیان بە گشتی بارانی زۆر باش تۆمار کراوە بۆی پێش ئێستا لە دیمەنەکان بینی بوتان بەندای باوەشاسوار سەرڕێژی کردبوو بەگشتی ئەتوانم بڵێ بەم جۆرە دابارینانە بەگشتی بۆ دەغڵدان ئێستادا پێویستە بەڵام چ جۆرە بارانبارینێک بێت لەسەر خۆ بێت و بۆ ماوەیەکی زۆر درێژ مەودا بەردەوامی هەبێت کەمترین پچڕانی تێدا بێت بۆی دەغڵدان ئەو دەغڵدانێکی کە ئێستادا پێویستی بە ئاوی بارانە بارانێکی لەسەر خۆ پێویست بێت نەوەک با بڵێن بارانێک بێت کە زۆر بە بەهێزی ببارێت و تەرزی پێوە بێت و زیانیش بەر کردی کشت و کاڵ پێوەگشت باشە هێژای محەممەد ئەم چین بێژین نوکە لە کوردستانی مەترسیەن هشکە ساڵیە تەمام بوون ئەگەر ئەرێ بە تایبەتی لە کیش ناوچەیە ئەم دشەین بێژین مەترسی نەمایە هشکە ساڵیە بڵێ دیارە پێش با بڵێن دوو شەپۆلیش هەندێک گوشکی لە ناوچەکانی گەرمیان بەدی کرا بوو تەنانەت جوتیارانیش ترسیەوەیان لێ نشت بوو کە ئەم ساڵ دیسانەوە ببێ بە 4 ساڵ بەسەرێکەوە وشکە ساڵی لە ناوچەکەدا ڕوودا بەڵام ئێمە هەر لە پار ساڵەوە مژدەوەمان بە خەڵکی هەرێمی کوردستان و جوتیاراندا بوو هەر لە ڕێی کوردستان چوارەوە مژدەکەمان بڵاو کردەوە کە پشت بەخوای گەورە بارانبارین ئەم ساڵ وەرزی بارانبارین ئەم ساڵ بارانێک بەگشتی لەسەری ئاسی ساڵانەوە بێت تا بڕێکی زۆر باش باران نەبارێت و بەشێکی ستاندارد ناوچەی گەرمیان یعنی تاکە شوێن بوو کە لە بەردەم مەترسی وشکیەکدا هەبوو پێش ماوەیەک پێش ئێستاش بەشێکی ستاندارد بەشێکی گشتی ناوچەی گەرمیان پێویستی بە 200 بۆ 250 میلیمتر باران هەیە بۆی لە مەترسیەکانی وشکە ساڵی بەگشتی دوورکەوێتەوە بەڵام سوپاس بە پام ساڵ جیاواز لە ساڵانی ڕابردوو ئاسی بارانبارینەوە بوو کۆی گشتی بارانبارین لەم ساڵدا زیاتر بووە لە 300 میلیمتر باران واتە ڕێژەکە لەوە تێپەڕێوەکەم ناوچەکە نزیک بێتەوە لە مەترسی وشکە ساڵی یاخود جۆرەکانی وشکە ساڵی لە ناوچەکانی گەرمیان نەکارتان ها گەرمیان بەڵکو پارێزگای هەولێر و سلێمانی و هەڵەبجە و دهۆک و ئیدارەکانی ڕاپەڕین و سۆرانیش باماشەوە بارانی پێویستی لێ تۆمار کراوە وەجگە لەم بارانبارینێکە لە دوێنێ شەو ئەم بەیانێشدا باری لە ناوچەکانی هەرێمی کوردستان پێشبینیەکەن لە سبەینەوە شەپۆلێکی تر داخڵی هەرێمی کوردستان بێت بە تایبەتی بۆ سووری پارێزگای سووری ئیدارەی سەربەخۆی سۆران کاریگەری هەیە و لە هەفتەی داهاتەوە کە داخڵ بووینەوە ڕۆژانی یەکشەم و دووشەم دیسانەوە شەپۆلێکی تری سەرانسەری داخڵی ناوچەکانی هەرێمی کوردستانە بێت جیان لەم شەپۆلەش مانگی چوار بەگشتی پێشبینی بارانی زۆر باشەکرێت بۆیە نەک لە هیچ جێگایەکی هەرێمی کوردستان و تەنانەت ناوەڕاستی عێراقیش
لە بەردەم مەترسیەکانی وشکە ساڵی نییە چونکە ئەو بڕێکە پێویستە بۆ ڕزگاربوون و دەرچون لە وشکە ساڵی سوپاس بەخوای گەورە لە هەرێمی کوردستان بەگشتی باری و تۆمارکراوە. باشە مەترسیên هشکê saliyê temam ji kerema Xwedê bes aya metirsiyên lafa wê hene hîn pêşbînî dikin li hîç navçeyekê diyar؟ بەڵێ لە ئێستادا دەریای سوور لەو پڕی چالاکیدای هەڵبەتە دەریای سوور بە پلەی یەکەم کاریگەرە بەسەر ناوچەکانی گەرمیان و کەرکووک و هەڵەبجە و سلێمانی و لە ئێستادا لەو پڕی چالاکیدایە بە هەمان شێوە کەنداوی عەرەبی لەو پڕی چالاکیدای کە هەماهەنگە بە ناردنی شێ بەرەو دەریای سوور و دەریای سوورشەکە بە نظام پاڵەپەسوویەک بۆ هەرێمی کوردستان هێنێرێ لەگەڵ یەکگرتنی بە دەریای ناوەڕاست پێشبینیەکەین لە مانگی چواریشدا شەپۆلی تری هاوشێوەی بەهێز لە هەرێمی کوردستان دروست بێت بۆیە بڵێ والله ئەعلەم پێشبینیەکە لە نێو مانگی چوار شەپۆلی تری بەهێزی بارانبارین دروست ببێت و بە هەمان شێوەگەری دروستبوونەوەی لافاوەیە چونکە لەکوێ بەدەست نیشانکراوی ئەگەری دروستبوونی لافاو هەیە لە مانگی چاری ئەم ساڵ؟ ئیدارەی گەرمیان و پارێزگای کەرکووک و سلێمانی و بەشێکی پارێزگای هەولێر لەگەڵ هەڵەبجە. باشە هێژای محەممەد کەمال دروستکردنا پۆند و بەنداوان هیچ کاریگەری لەسەر دروستبوونا لافاوان هەیە یان ژی دەربازبوون ji hişkê saliyê bikەینە یەک مژار ji kerema xwe؟ بڵێ بێگومان سوودی خۆی هەیە دروستکردنی پۆند و ئەو پۆند و بەنداوانی کە دروست دەکرێت بۆ گڵدانەوەی ئاو بەڵام لە هەمان کاتیشە ئەتوانم بڵێم مەترسێکی تا ڕادێک دروست کردووە لە کاتی بارانبارنێکی بێت چونکە بەشێک لەو پۆندانی کە دروست کراون باڵێن بە تۆکمەی دروست نەکراون تەنانەت لە ساڵی پاریشدا پۆندێکە بوو لە شێختەویل کە دروست کرا بۆ گڵدانەوەی ئاو لە ناوچەکە هەرسی هێنا بۆیە توانم بڵێم بە شێوەیەکی گشتی باشە بۆ ئەوەی کە ئاوی باراناو کۆ بکەین و زەخیرە بکەین و خەزێنێ بکەین بۆ ئەوەی کە پێویستمان هەبێت لە کاتی مەترسیەکانی وشکە ساڵی لە ناوچەکەدا خوا نەخواستەکەی بەتۆ دروست بێت بتوانین سوود لەو ئاوی باراناوە وەربگرین کە لە پۆند و بەنداوەکاندا گشتی جێگیر بوو. بەڵام لەم ساڵدا بەڵێ بەڵام لەم ساڵدا بەهۆی دیاردەیەک لەسەر زەریای هێمن کە پێوتێ دیاردەی ئێڵینۆواتە چالاکبوون و ئەکتیڤبوونی دەریا و زەریاکان وای کردووە کە پێشبینیەکەم تاکو مانگی 5 و 6 بارانبارین بەگشتی بەردەوامی هەبێ بۆیە لەم حاڵەتەدا بەگشتی ئەتوانم بڵێم بەنداوەکان و پۆنداوەکان سەرڕێژە بن ناچەر ئەوانە بەگشتی بەرەدرێنەوە بۆی مەترسی لەسەر دروستە بێت بۆیە بە شوەیەکی گشتی لەم ساڵدا بتایبەت ئەتوانین سوود لەو ئاوی باراناوە وەربگرین تەنانەت بۆ ساڵی داهاتوش ئەگەر بێت و باران نەبارێت ئێمە ئەتوانین سوود لە بارانی ئەم ساڵ وەربگرین کە لەو پۆند و بەنداوانە بەگشتی خەزێنەکردەوە. هێژای محەممەد کەمال شۆرەزای سەقاناسیە ji kelar gelek spas. سپاس بۆ بەڕێزیشت سپاس بێ باش.